دەڵێن فەرهاد ئاونی شاعیرە و عاشقیشە. شاعر وعاشق إيه ئەم نازانم ئەوە کۆ ئەو بابەتە. أنت زانيتش لولاتي ما كلمة عاشق وتصور كان عاشق تنها أبو أفريقيا. راست. أمين پیاوێکم ئەوەی کە خۆم دەناسم منی خۆم ناکەم بە شێوەیەک هەز ناسکەم والله سوێندە لەسەرم نییە ئەگەر دارێک لە دەرەوە ببینم ئاوی بێ ئەوم پێ ئاوی دەم خۆشم نەبی چڕێم چی ئەو کوردستانە بە سەوزاییەوە جوانە بە دار و دەختەوە جوانە تەماشای مارەکەی ممکەی تقریبا 500 متر هەموو دەر و ژوورم هەم کوردستانە والله تانکەری ئەوم بە 90,000 نەرکردی و ئەو سال لەو ئەزمەکەی خودداوە چی لێنی شاعرم شعرم دانا وبران لشعر توموا كتكلي سياسة بوم لصالي شيستو وشيستو كوانا شعرم براو كردوته ولا روجنامي بيشكوتنو جيني سليماني باشي وازن الشعر هنا مسألة عشقاتك بتوي إنسان ناتواني لواقع كربية واقع شيء رشالاتي ساڵانی پەنجاکان و شێستەکانی وەکو ئێستا نەبوو یعنی ئەگەر نامەکمان بۆ خۆشەویستەکەی خۆمان بنووسی باوەمان زانیداخوا چوینە مەریخ نامە گاڵتە نەبوو تۆ نامە بۆ کچێک بنووسی و کچەکە جواب دەداتەوە عاشقاتەکەی مە عاشقاتی چی عوزری پێدەگەن پاک و خاوینەکان بوو یعنی عاشقاتێکی ڕەسەم بوو بەمانای خۆشەویستی یعنی خۆشەویستی کە خودی خۆشەویستی دەنوێنی خۆشەویستی بوو لەمە زیاتر نەبوو یعنی ئەویش دەبایە زۆر بە نهێنی کەس نەزانی چونکە ئەگەر فلانی خۆش دەوێ فلان دۆستی فلانە دەبۆ کارەساتێکی دەبۆ شتێکدا لەبەر ئەوەی لە ئەوە چی زۆر تەسک مەسەلەکان دەماوە بەڵام لەوە زیاتر تەجاوزی نەکرد لە زانکۆ کە زۆر بەرفراوان بوو ساڵی یەکەم کچێکمان هەبوو عەرەب بوو خەڵکی ناسریە بوو کە دیتی من ئەخلاقی من سلوکی من یعنی وای لێ هات مەسەلەن درەنگ پارەی بۆ دەهات دەیگو فەرهاد پێزدارم بە قەرب بدێت تا سەری مانگ زۆرە کچێک داوە لە کوڕە بکا بۆ پارە قەرزکردن بەڵام دەیزانی ماهیەت و معدەنی من چییە قەت ئەوە نەبوو ڕۆژێک بە کچێکی ڕەفیقی دیکەی گوت بوو ئێمە کۆمپەنی بوون یعنی هەموو پێکەوە عەرەب و کورد و ئەوانە بەس هەموو یان شیوعی بوون یان پارتی بوون یعنی خەڵچەوە خێندانیەکان وتووی بە فەرهاد برێ من یعنی بما معنى ئەو کچەکە من چاوم لەسەریتی ئەگەر حەز بکە پەیوەندی خۆشەویستی بکەین ئەو کچە خەڵکی ناسریە بوو منیش پێم گوت خوشکی بەڕێز من کوردم قەت ڕۆژەگەل ڕۆژان بیدەوەی ناکەمەوە بە کچێکی عەرەبی برێم ئەحبەک دەزارم نایە من کوردم و دەبی ژنێکی کورد بینم زۆر سپاسی هەستی بیش دەکەم بەڵام وەکو خوشکێکی بەڕێز لای من دەمێنێتەوە ئەوە شەوە بوو ئەو وەختیش سیاسەت هەندە پیرۆز بوو تۆ نەدەکرا خەریکی شتی دیکەبی یعنی ممکن نەبوو لەوە هەندە حەساس بوو یعنی هەندە شتەکە بە پیرۆزی و قودسێت وەرگیرا بوو بیرت لە مەسائلی دیکە نەدەکردەوە یعنی وەکەنەما حەسانەک دەدەیە خۆت یان سیاسەت و کورداتی بکەی یان دەبی لەو شتانە خۆت بە دەبی خۆت پارێزی مەسەلەکان بەو شێوە بووە بەڕای ئەو ژنەی کە هینام حەقیقەتەن لە شەوی 11 ئازاری ساڵی 1970 ئێمە دەچینە قەسری جمهوری کە بەیانەکە خوێندراوە بەیانی 11 ئازار من ئەو وەختە لە سەرکردایەتی قوتابیان بوو لەگەر ئەو کۆمەڵێک قوتابی کچ و کورد چوینە قەسری جمهوری بانجان کردبووین برای ئەو کچەی کە ئێستا بوویتە خێزانم لەگەرمان بوو دەبای ئەمە کۆمەڵە کچیش ببین یەک لەو کچانە ئەو خێزانی من بوو